هاوڕانی خۆشەویستم کاتتان باش خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا لە خزمەتان نابم بە باسکردنی خولی قوتابی سەرکەوتوو. ڕاستەکەی خولی قوتابی سەرکەوتوو زیاتر لە 2 ساڵە ئەوترێتەوە لە شاری هەولێرە بە شێوازی جیاواز بە سیمینارات بە وەرکشۆپ و بە خولیش بە شێوەیەکی کورد وتراوەتەوە تا ئێستا لە 25 کاژێرا نیوەی ساڵ بوو لە ساڵی خوێندنی 2019-2020 و قوتابیەکی زۆر خوێندکارێکی زۆر پرسیاری ئەومان لێکەن ئایا خولی قوتابی سەرکەوتوو ئەم ئەپدەیتە تازەی کە ئەکرێ ئایا چۆنە و چییە و لە چی پێک دێ. پێم خۆش بوو لە ڤیدیۆیەکی کورتە بە خزمەتتان بگەم و باسی کەم بۆەوەی ئێوەی عزیز و خۆشەویست ڕوون بێ لەلاتان بزان خولی قوتابی سەرکەوتوو چییە. طبعاً ئەم خولە تایبەتە بە قوتابی خوێندکارانی خۆشەویستی پۆلی 10 و 11 و 12 وەکو ئاماژەم پێەیە تا ئێستا زیاتر لە 500 بۆ 700 قوتابی سوودی لە وەرکشۆپ و سیمینار و خولەکانی ئەم خولە بینیوە. ئەم خولە طبیعی لە دوو بەشی سەرەکی پێک دێت کە ئەویش پەرەپێدانی توانە عەقلی و جەستەیەکانی قوتابیە بۆ شێوەیە کە لە خوارەوە باسیەکەم وەروەها فێربوونی شێوازی خوێندنی وانەکان. ئازیزان قسەکە لەسەرەوەیە ئێمە فێرتانەکەین کە چۆن دوانەکان بخوێنن نەوەکم بەس قسەتان بۆ بکەین بەڵکم ڕاهێنانتان پێکەین و خۆمان سعیتان پێکەین بۆی بتوانن زاڵ بن بەسەر وانەکانە. قەناعەتی ئێمە وایە کە مرۆڤی تەمەڵ بوونی نییە بەڵکوم ئەوە ئێمەی نازانین شێوازی وەرگرتنی معلومات هەر زانیاریە کە هەروانەیە شێوازی وەرگرتنی زانیاری جیاوازە ئێمە فێرتانەکەین لەلایەن پسپۆڕانی وانەکان خۆیانەوە کە دێن خۆیان سعیتان پێکەن. خاڵێکی تر کەمەوە باسی کەم ئەم خولە بۆ ماوەی 50 بۆ 60 کاژێرە خایەنێت و تەواوی ساڵەکە لەگەڵتاین جگە لەوەی کە هەفتەی جارێک دوو جار ئەگەر کێشەیەکت هەبوو ئەتوانی سەردانمان بکەی ئەگەر بێتاقەت بوو بێتی ئەتوانی سەردانمان بکەی لە ئۆفیسی خۆمان ئێمە دانیشین هەفتانە لە خزمەتی قوتابی خۆشەویستین. یعنی ئەوە نییە تەنها سیمینار بێت و بڵین لە سیمینارەکە بەشدارەوە بڕۆخوا حافیزت بێت نە ئەو شتە نییە. ئێمە ئەو ماوەی ساڵە ئەم قوتابیە ئامادەین هەموو هەفتەیەک چامان پێ بکەوێت بە شێوەیەکی شەخسی لەگەڵ یابین و هاوکاری بکەین و لە خزمەت یابین. قسەیەکی مامۆستا ئاواد نەسڕوڵڵا هەیە زۆر جوانە زۆر کاری تێکردم ساڵی 2009 کە من لە خزمەت یابووم باسی ئەوەیە کرد ئەیوە 12 ساڵ ئێمە لە قوتابخانە خوێنین واتە 6 سەرەتایی و 6 دواناوەندی و 4 ساڵی بەکالۆریۆس و 2 ساڵی ماستەر و 4 ساڵی دکتۆرا خوێنین نەک تەنها لە کوردستان بەڵکم لە هەمووی عالەما کەسێک نایە پێمان بڵێ مێشکی ئێمە چۆن فێرە بێ. کەواتە بەڕێزان مشکیلەکە تەنها لە کوردستانە نییە مشکیلەکە لە سیستەمی پەروەردەیی هەموو عالەمایە کە فێرمان ناکەن کە مێشکی ئێمە چۆن فێرە بێ و فێرمان ناکەن کە ئێمە چۆن زانیاری وەرەگرین چونکە ئەگەر فێر بووین چۆن مێشکمان فێرە بێ زانیمان چۆن مێشکمان زانیاری وەرەگرێ ئەوە ئیتر سەرکەوتن زۆر ئاسانە بێ و لە قوتابخانەدا شتێکی زۆر ساکارە بێ. بەڕێزان ئێمە ڕاهێنانتان پێەکەین واتە جیاواز لە هەموو خولەکانی تر ئێمە تەنها قسە نییە بین محازرەیەکی 2 ساعتیت پێ بڵێنەوە قسەت بۆ بکەین و دوایە بڵین بڕۆ تەطبیقەکە نەخێر. ڕاستەکە ئێمە خۆمان دێین فێرتەکەین ڕاهێنانت پێەکەین یەک لەگەڵ تا ئەبین هەتاوەکم 100% تەئکید نەبین کە لەوەی تۆ ئەتوانی ئەم زانیاری ئێمە ئەم معلوماتی ئێمە بەکار بێنی و تەطبیقیکەی وە سەرکەوتن نەبی پێی وازت لێ ناهێنین و دەستبەردارت نابین. من ئەمەوێت لێرە نمونەیەک بێنمەوە بۆ نمونە تۆی بەڕێز ئەگەر بتەوێت فێری شۆفێری ببی چەندێک تەوێت تا مۆڵەتی شۆفێری وەرەگری بێگومان 2-3 مانگە بێ ڕاهێنان بکەیت لەلایەن مامۆسایەکی شۆفێری و دوایی بچیتە مرور هەتا ئیجازە دەرێنی کەواتە ماوەی 6 مانگەوێت تا تۆ بیتە سایقێکی باش و بتوانی بۆ منە لە هەولێر لە سلێمانی بە بێخەم لێ بخڕی. بەڵام ئایا تۆی قوتابی ئازیز ئەوە 10 ساڵە 11-12 ساڵە ئەخوێنی چەندێک ڕاهێنانت بە مێشکت کردووە تا وای لێبێ ببیتە قوتابێکی سەرکەوتوو بێگومان زۆر بەکەمی چکە بەداخەوە لە سیستەمی پەروەردەی نەک هەر ئێمە زۆربەی وڵاتانی دنیاشان نییە کە پەروەردەماکەین بۆی ببینە قوتابێکی سەرکەوتوو. ئێمە ئەتوانین بڵین ئەمە تەواوکەرێکی زۆر باشە بۆی قوتابی ئازیز بتوانێ وانەکانی بەباشی هەزم کا و تووشی خەمۆکی و بێتاقەتی و سووتانی دەرونی نەبێ بە شێوازێکی زۆر مۆدرنانە بە شێوازێکی زۆر ئاسان و ساکارفیر یەکەین ڕای ئەهێنین وەکو چۆن شۆفێرەکە ڕائهێنرێ ئێمەش قوتابێکە ڕاهێنین کە مێشکی بەباشی زانیاری وەرگێت و وەلەی بێزار نەبێت و واز نەهێنێت. جیاوازترین بەشی ئەم خولەی ئێمە بەڕاستی کە لە هیچ خولێکی ترا نەمبینیەوە و نەبووە ئەوەیە کە ئێمە بە تایبەت کۆمەڵێک ئامێر و کۆمەڵێک یاری مێشکیمان لە تورکیا هێناوە تایبەتە بە بەهێزکردنی توانەکانی گەنج توانەکانی قوتابی و خوێندکار کە زیرەکییان زۆر بەرزەکاتەوە توانای تەحملیان زۆر بەرزەکات وەروەها شێوازی لەبەرکردنی وانەکانیان زۆر بەهێزەکە و تەرکیز و زاکیریان زۆر بەهێزەکە. ئەم یاریانە یاری تایبەتن ئێمە هێناومانن تایبەت بۆ ئەوەی کە قوتابیانی خۆشەویست خوێندکارانی ئازیزی ئێمە کە بەشدارە من لە خولی قوتابی سەرکەوتوو یاریان پێکەین و فێریانەکەن کە چۆن یاریەکان بکەن ئەمە تەئسیرێ بێت نەک تەنها لە قوتابخانە بەڵکم لە تەواوی ژیانی ڕنگدانەوەی ئەداتەوە مێشتی بەقوتەکە.
و ئەمە من حەزەکەم یەک خاڵ بە ئێوەی بەڕێز بڵێم ڕاستێکی ئێمە شانازی بە قوتابیەک ناکەین کە خۆی دەرەجەیەکی بەرزی هەبێ بۆ منە 95 هێنابێت و بێتە لای ئێمە بیکا بە 97 نەخێر بەڕاستی من شانازی پێ ناکەن من کاتێک شانازی بەخۆمەوەکەم کە بتوانین قوتابیەکمان هەبێ پۆلی 9 پۆلی 10 پۆلی 11 معدلی پەنجاکان شەستەکان بێ لە دوای بەشداریکردنی لەم خولە ئێمە بیگەێنینە 90 بیگەێنینە 95 ئاگدار من مەبەستم دەرەجەکە نییە مەبەستمەوەی بیگەێنینە ئەو خەون و ئامانجی کە لە مێشکایەتی من پرسیارێک لێوێ بەڕێزەکەم ئایا ئەزانی هەروانەیەک شێوازی تایبەتی خۆی هەیە بۆ تێگەیشتون لە بەرکردنی بێگومان بڵێ هەروانەیە کە ئێمە خوێنین بیرکاری فەرقە لە کیمیا فەرقە لە کوردی فەرقە لە ئینگلیزی فەرقە لە مێژوو هەر یەکێک لەمانە تایبەتمەندی خۆیانیان هەیە کە بەداخەوە بە قوتابیەکان ناوترێ هەر ئەڵێ بڕۆ لەبەری کە لەبەرت کرد لە وەڵامتدایەوە لە سەروارەقە زیرەکی ئیمتیحان دەرەجە دێنا زیرەکی نەدێنا تەمەڵی ئەم فکرەیە بەداخەوە زۆر سەقەتە کەوای کردو زۆربەی قوتابیان و خوێندکارانی ئێمە بێزار و ماندوو بن لە سعیکردن و لە خوێندن چونکە پێی ناوترێت چۆن مێژی فێرە بێ ئێمە ئەمەتان پێڵین من پرسیارێکی تر لە تۆی بەڕێزەکەم ئایا کێشت لە دانانی پلانە هەیە ئەگەریش زۆربەی ئەوانەی کە کێشیان لە دانانی پلانان نییە و پلان دانێن بەڵام زۆربیان کێشیان لەوە هەیە کە نازانن چۆن پلانەکە تەطبیقکەن جێبەجێکەن یعنی دانانی پلانەکە ئاسانە بەڵام تەطبیقکردنەکەی قورسە بێگومان ئەگەر بەشداربی لە خولی قوتابی سەرکەوتو زۆر ئاسانە بێت چونکە ئێمە خۆمان سەرپەرشتی دەکەین خۆمان چاودێری دەکەین خۆمان فێر دەکەین کە چۆن بتانی پلانەکانت بکەیتە پلانێکی واقعی لە پلانێکی خەیاڵی دەرچێت و لە عەرزی واقعا جێبەجێکیت و بگەی بە خەون و ئامانجەکەت یعنی بە کورت و مختصری بەڕێزان ئێمە هەم بۆ دانانی پلانەکە هەم بۆ شێوازی سعیکردنەکە خۆمان دائەنیشین شخصی لەگەڵ تا فێر دەکەین ئەم وانەیە چۆن ئەخوێندرێ ئەم دەرزە چۆن ئەتوانی لە بەریکەی و چۆن وای لێکەی کە لە بیرت نەچێتەوە و پلانەکەت پلانێکی ڕێکوپێکت بۆ دانین چکە کە پلانێکی عشوایی دابنەی بۆ منەیان پلانی کەسانی تر بێنیت دەسەر ژیانی خۆت تەطبیقیکەی ئەوە پلانەکە ناتوانانی بیکەیتە شتێکی واقعی و ئیسفادێکی ئەو تۆی لێ ناکەی وەکو لە یەکەمی شەوە ئاماژم پێ ئێمە ئەوە نییە بڵین لە سیمینارەکە وەرە بەشدار بۆ بڕۆخوا حەفیزت بێ نەخێر ئێمە دای ئەنیشێنین ئەم قوتابیە یەک لەگەڵیا هەر کێشەیەک هەبێ چارەسەریەکەین هەفتانەدا ئەنیشین مانگانەدا ئەنیشین جگەل لە محازەڕەکانی خۆشی بە تایبەتی لە خزمەتیان من حەزەکەم باسێکی بە کورتی باسێکی ئەو خولانە بکەین کە لە خولە گەورەکەی قوتابی سەرکەوتووە ئەوترێتەوە یەکەم خولکە ئەوترێتەوە بریتە لە خولی ئارامی دەروون سایک ریلیف کە خاڵی یەکەم و سوودی تەواوی ئەم خولە بریتە لە بێزکردنی تەرکیز و یادگە دووەم کەمکردنەوە و نەهێشتنی ترس و قەلەقی کە ئەمە وامان لێکە زوو بێزار بین لە خوێندن وامان لێکە بە جوانی دەرەجە نێنین کە زۆربەی هەرە زۆری ئەوانەی دەرەجە نایەنن بەڵێ باش خوێندومە ڕاستەکە باشی خوێندەوە بەس فەقیرە لەبەر ترس و قەلەقی لە ئیمتیحان لە تاقیکردنەوە لەبەر ئەو باگراوندە خراپەی کە خستوانەتە مێشکی ئێستا ترسێکی زۆری هەیە و ئەمەش کاریگەری لەسەر هۆرمۆنەکانی جەستەیەکە کاریگەری لەسەر یادگەیەکە کاریگەری لەسەر سیستەمی لیمبیکی مێشکێکات و ناتوانێت لە کاتی تاقیکردنەوە وەڵامی پرسیارەکان باتەوە خولی ئارامی دەروون فێریەکە کە چۆن ئارام بێ چۆن بەحەسێتەوە چۆن مێشکی ئەکتیڤ بێ چۆن تێکۆڵی مێشک و سیستەمی لیمبیک بەباشی ئیش بکا بۆی زانیاریەکانی بیرکەوێتەوە و تەنانەت شەپۆلەکانی مێشکە خاتە حاڵەتی ئەلفا لەم حاڵەتەیە مێشکی ئەم مرۆڤە لە حاڵتێکی زۆر تەندروستایە بۆ وەرگرتنی معلومات و زانیاری خاڵی سێم و کۆتایی لە ئارامی دەروون پەرەپێدان و بێزکردنی توانا و تااقەتی خوێندن بێگومان ئەوەی بەڕێز بیستوتانە زۆربەی قوتابیانی خۆشەویست خوێندکارانی ئامادەی مشکلیانەوەیە کە لە کۆتاییەکانی ساڵە وردە بەرەو بێزاربوونە چن لە قوتابخانە لە خوێندن لە سعیکردن هۆکارەکەی ئەوەیە کە لەوانەیە تووشینە ئارامی دەرونی بێت خولی ئارامی دەروون ڕاهێنانەکانی مەدیتیشن و ریلاکسیشن ئەم قوتابیە وا فێرەکەن کە بێزار نەبێ هەمیشە پڕتاقە و هێز و وزە بێ و هەمیشە بە خۆشەویستێکی زۆرەوە بۆ قوتابخانە هەوڵ بدە و خولێکی ترمان هەیە بە ناوی خولی زیرەکی و توانە خودیەکان ئەمەیان دوو خاڵی ئەساسی قوتابی خۆشەویست فێرە بێ یەکەمیان بە گوێرەی جۆری و توانای زیرەکی کەسایەتی خۆتت پێ ئەناسێندرێ و پێتەوترێ کام بەشە لە زانکۆت لەگەڵ مشکی تۆیە ئەگونجێ کام بەشە لە پەیمانگا لەگەڵ توانەکانی تۆیە ئەگونجێ و بالفعلتیایە ئەبی بەداهێنەر چکە بەڕێزار زۆر کەسمان هەیە هەندەسەی تەواو کردو ئێستا ئیشی ترە کات و ئیشی هەندەسە ناکە هەمانە دکتۆری تەواو کردو بەڵام طبی تاواکرۆ بەڵام مرۆڤێکی فاشلە لە بوارەکەی خۆیان سەبەبەکەی چییە لەبەروی لەگەڵ توانەکانی مێشی خۆیان نەگونجاوە ئێمە بێ چۆنەڵی شۆڕشێکی پەروەردەیی بکەین لە پۆلی 12 قوتابیانی خۆشەویست تەنانەت لە پۆلی دەوە ئێمە بێ ئیش لەسەرەوە بکەین کە ئەو بەشە هەڵبژێرن لە زانکۆ پەیمانگا کە توانەکانی مێشکی خۆی تایەتی بۆەوەی ببێتە تاکێکی داهێنەر ئەمەش بێگومان لەسەر بیردۆزی مەڵتیپل ئینتەلیجنس بێ theory of multiple intelligence هواردن گاردنەر زیرەکی جۆرا و جۆر کە تایە ئامانجەکانت بە شێوەیەکی ڕاستەقینە و ڕێکوپێک بۆ دیارەکرێت و
پێشنیاریەوەت بۆ کرێ بچیتە ئەو بەشەی کە لەگەڵ توانەکانی مێشکدا گونجێ. یەکێکی تر لە بەشەکانی قوتابی سەرکەوتوو بریتە لە تایبەتمەندی قوتابی سەرکەوتوو، ئەویش کە سوودەکانی چەند خاڵێکە. یەکێک لەوانە وەرزشی جەستەیی و عەقلی هەر قوتابیە کە ئەوێ سەرکەوتوو بێ پێویستە کۆمەڵێ وەرزشی جەستەیی و عەقلی ئەنجام بدا بۆ ئەوەی بێوێ کەسێکی سەرکەوتوو بێ، بۆی عەقلێتێکی بەهێزی هەبێ لە خوێندنە. خاڵی دووەم تایبەتمەندیەکانی کەسایەتی قوتابی سەرکەوتوو. زۆر بەمان ئێمە ئەبێ بزانین ئایا قوتابێکی سەرکەوتوو تایبەتمەندی چۆنە، مرۆڤێکی چۆنە، هەڵسوکەوتی چۆنە، و ئێمە تەنها پێت ناڵین بەڵکوم ڕاهێنانت پێەکەین لەسەری بۆی فێربی بۆی ڕابی. اینجاوەکم وازت لێنی. خاڵی سێم شێوازی ژیانی قوتابی سەرکەوتوو، لایف ستایل. ئایا ئەگەر قوتابیەک بالفعل بەڕاستی بێوێ دەرەجە بێنێ، بەڕاستی بێوێ بگا بە ئامانجەکەی نەک دەرەجە، ئەمەوێ بڵێم بگا بە ئامانجەکەی، ئەبێ لایف ستایلی چۆن بێ، ئەبێ چۆن بژی، چۆن بخەوێ، چۆن ئەستێ. لەوانەیە سەیرت پێبێ کە کۆمەڵی زانیاری نوێتە دێنێ لەو خولەیە، نەک تۆ لەوانەیە خێزانەکەشت نەیبیست بێ بۆ شێوازەی کە زانستی نوێ ئاماژەی پێکات و باسیەکە. خاڵێکی تر کە زۆر ئەساسە قوتابی خۆشەویست خوێندکاری عزیز لە ماڵەکەی خۆی ئەگەر بیەوێ خۆی حەسب بکە، ئێمە دێین سەردانی ماڵەکەیەکەین و ئەو ژوورەی کە تایە ئەخوێیان ئەو ژوورەی کە سەعیدیاکە تایە ئەخوێنێ، ئێمە هاوکاری ئەبینی ژوورەکەی بۆ ڕێکەخین، واتە بە شێوەیەکی هەندەسی نەک بە شێوەیەکی عەشوایی. بۆ لەبەرەوەی بێگومان ژینگەی ژوورەکەت زۆر تەئسیری لەسەر مێشکی تۆ هەیە، زۆر تەئسیری لەسەر تاقە و هێز و توانای تۆ هەیە. ئێمە بە شێوەیەک بۆ دابینەکەین، بۆ چاکەکەین کە حەزت بچێتە خوێندن، نەک خوا نەخواسە هەر بچیتە ئەو ژوورە بێتاقەت بیت و خەوت پێ بکەوێت. خاڵێکی تر ئێمە شێوازی خوێندن و کۆشش لەسەر بنەماکانی زانستی NLP بە خەڵکەڵێن Neuro Linguistics Programming. ئەمە فێری قوتابیانی خۆشەویستمانیەکەین کە چۆن سعی بکەن هەر مرۆڤێکی ئەگەر بەسەریبی، ئەگەر سەمعیبی، ئەگەر لەمسیبی، هەر یەکێک لەمانە چۆن معلومات باشتر وەرەگرێت، نەک وەڵا بڕۆ لەبەری کە و لەبەرت کرد زیرێکی لەبەر نەکرد تەمەڵی. نەخێر، ئەم شتە بوونی نییە، بەڵکم ئێمە خۆمانین بەداخەوە نازانین چۆن مێشماوەریەگرێ ئەگەر نا هەمومان مرۆڤی زیرەک و بەتوانین. خاڵی کۆتایی لە تایبەتمەندەکانی قوتابی سەرکەوتوو بریتێ لە دانانی پلانی ساڵی، واتە ئێمە یەکەم جار لەگەڵ دانیشن پلانی ساڵانت بۆ دیاریەکەین، دواتر پلانی وەرزی، دواتر پلانی مانگانە، هەفتانە، ڕۆژانە، تەنانەت پلانی کاژێرەکانی خوێندنیشتان بۆ دیاریەکەین. بەڵام هەرەوە نییە پلانت بۆ دیاریکەین و بڵین بڕۆ بای بای خواحافیزی بێن، نەخێر، چاودێریتەکەین بۆ ئەوەی بزانین تا چەندێک بەرەو پێشەوە ڕۆی. ئەگەر ئەو پلانە لەگەڵ تۆیان نەگونجاوە تەطبیق نەبوو، زۆر ئاسایە پلانەکەت بۆ گۆڕین و ئەیکەینە پلانێک و بەرنامەیەکی باشتر. خولی کۆتایی کە بریتە لە هونەری مامەڵەکردن و بەهێزکردنی پەیوەندیەکان. ئازیزان من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم لەمەیانە. ڕاستەکە ئێمە کە ئەڵێ قوتابی ئامادەی، واتە تۆ ئەبێ خۆت ئامادەکەی بۆ ئەوەی کە چوویتە زانکۆ، چوویتە پەیمانگا، مرۆڤێکی بەهێزبی، مرۆڤێکی کۆمەڵایەتیبی، مرۆڤێک بیت ئوسلوبی قسەکردنت، ئەتەکیەتی مامەڵەکردنت لەگەڵ قوتابی، لەگەڵ مامۆستا، لەگەڵ ژینگەی زانکۆ و مەحەد ئەبێ بزانی چۆنە. و بۆیە بەڕاستی هونەری مامەڵەکردن نەک تەنها لەم قۆناغا ئیسفادەی لێکی، لە تەواوی ژیان تا سوودی لێوەرەگری، چونکە بەداخەوە لە منهەجی خوێندنان ناخوێندرێ. لە زۆر کەم کەس ئەتوانێ فێری ئەمە بێ لە ئێستەی ژینگەی پەروەردەی کوردستان و ئەتوان بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە ئێمە ئەمە بە دەرفەتە زانین کە قوتابیانی خۆشەویست فێری ئەوە بکەین چۆن پەیهونەری مامەڵەکردنیان لەگەڵ برادەرەکانیان چۆن بێت، لەگەڵ خێزانەکانیان. هەندێک قوتابیمان هەیە کە بەهۆی ترسی ماڵەوەیان توانای خوێندنیان نییە، چونکە نازانن چۆن مامەڵە لەگەڵ خێزانەکانیان بکەن. خێزانەکانیان خەمی ئەمیانە، بەڵام ئەم تێناگا و نازانێت چۆن تیان بگەێنێ و نازانێت چۆن تەعاملیان لەگەڵا بکە. یانیش قوتابی سەرکەوتوو چۆن مامەڵە لەگەڵ هاوڕەکانیاکە، یانیش لە هەمووی گرنگتر لەگەڵ مامۆستایان. بەداخەوە ئەڵێم ئێستا مامۆساکان زۆربەیان کە پرسوڕاوێژیان پێەکەی یەکسەر عاجزن، تووڕەن، بێتاقەتن لەوەی کە قوتابیان لەم سەردەمەیە، خوێندکارانی ئەم سەردەمە بەداخەوە ئسلوبێکی جوانیان نەبێ لەگەڵ مامۆساکانە، داواکاریەکی هەیە ناتوانێت بەڕێ شێوەیەکی ڕێک و پێک پێی بڵێ. بۆیە ئێمە لەم خولەیە فێریەکەین کە چۆن داواکاری لە مامۆساکەی، چۆن هەڵسوکەوت لەگەڵ مامۆسا و مدیر و خێزان و هاوڕەکان تاکەی. و خاڵی دووەم لە هونەری مامەڵەکردن و بەهێزکردنی پەیوەندی باسی شێوازی چارەسەرکردنی ئەو کێشانە ئەکەین کە قوتابی لە قوتابخانە ڕوبەڕوویە بێتەوە، کە ئێمە بە بەرچاوی خۆمانە بین کە ڕۆژانە خوێندکار و قوتابی چەند کێشەی ڕوبەڕووە بێتەوە لەلایەن مامۆساوە، لەلایەن هاوڕەکانی، لەلایەن دەستەی ئیداری کارگێڕی قوتابخانەکەەوە. ئێمە هەوڵ دەدەین فێری بکەین کە ئەگەر هەر کێشەیەک ڕوویە چۆن چارەسەری بکە کە تەنها لە قوتابخانە ئیسفادی لێ ناکا، بەڵکم لە تەواوی ژیانی ئەتوانێت سوودی لێ ببینێ. ڕاستەکەی ماوە تۆ بڵێم ئەم خولە بە درێژایی ساڵ لەگەڵ تابێ، واتە تاوەکم 1/5 ساڵی 2021 بە گوێرەی پێویست مەحاضەرە ئەوترێتەوە، هەفتانەیە، لەوانەیە مانگانە بێ، لەوانەیە 2 مانگ جارێک بێ، لەوانەیە
مانگی 3 جار بێ بە گوێرەی پێویست ڕێکیەخین لەگەڵ پشوەکانی قوتابی واتە شتێکەکەین کە بە هیچ شێوەیەک لەسەر قوتابی نەکەوێ و کاتی لێ نەگرین لە کاتی خوێندن و سعیکردنەکەی. ئەوەی ماوەتەوە ڕاستەکەی باسیکەم بریتە لە مەسلەی پارەکەی کە بە 179,000 ئەم خولە بۆ تەواوی ساڵ لەگەڵتایە، بەڵام بۆ گروپی یەکەم کە تەنها 25 قوتابی وەرەگرین تەنها 129,000 و گروپی دووەم کە طبعاً گروپی یەکەم لە یەکی حەوت دەست پێکەین ئینشاڵڵا لەوانەیە پێشێکی حەوتیش دەست پێ بکەین و گروپی دووەم کە لە یەکی 8 دەست پێکەین ئەو بای 149,000 و گروپی سێم کە لە یەکی 9 دەست پێکەین ئەو بای 179,000. تۆی عزیز و خۆشەویست ئەتوانی بەشداربی لەگەڵمانە و ئەگەر چەند هاوڕێیەک زیاتر بن بێگومان داشکانێکی تایبەتترتان بۆەکەین لەوەی کە هەیە، بۆیە پێم خۆشە لەگەڵ هاوڕەکان تا بەشدار بن، جەوێکی باشتر دروستەکان و سوودی زیاتر وەرەگرێن. من دڵنیاتانەکەمەوە وە گرنتی سەرکەوتنتانە دەمێ بۆ ئەوەی بگەن بە خەون و ئامانجەکانتان بە بەشداریکردنتان لە خولی قوتابی سەرکەوتوو و گەرنتیمان الحەمدوللا بەشداریکردنی ئەو قوتابیانی پێشووە کە بەشدار بووە لە خولەکانمان، لە سیمینارەکانمان، لە وەرکشۆپەکانمان. بۆ زانیاری زیاتر دەتوان هەر ئێستا پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 162003 وەروە 1750082 کە کۆڕکە. هیوام سەرفرازی و سەرکەوتن و خۆشببختی و ئاسوودەی هەموو لایەکتانە قوتابیان و خوێندکارانی خۆشەویست. هیوادارم گوێ لەمە بگرن وەروەها بینێرن بۆ هاوڕەکانتان بۆ ئەوەی بێبەش نەبن لەم خولە ناوازەیە کە گەرنتی سەرکەوتنی تۆدا. وەکوتم ئێمە تەنها قسەت بۆ ناکەین، بەڵکوم ڕاهێنانت پێکەین، ڕاتەهێنین، فێرتەکەین، بەهێستەکەین بۆ ئەوەی بتوانین لە داهاتوە کوردستانێکی باش و کوردستانێکی پڕ لە داهێنەر دروستکەین.